السلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه واني دومان لكتاب تيسير أحكام التجويد كدكتور يحيى غوثاني نسويتي بريتيا لأحكام نوني ساكين تنوين أحكام نوني ساكين تنوين نوني ساكن طبعا ما بس مان أو نونيك لقرآن دا سكوني لسر كراوة يا هيتي لسر نكراوة واضحة؟ نوني ساكين و تنوين لقرآن دا لهر شوينك توشي بوي بودنيا بيخوينيا و تا بيتكي دواي خوي دياري دكي واضحة؟ پاشان شتيش كمان هي بيدوتي تنوين تنوين يعني معلوم يعني دو فتحة دو كسرة دو ضمة اگر بيناسيكي زانستي بكين طبعا زور ما بس كتابة كأني ها بس من عين علمك كيف فيري بن الامتحان إذا بكردي جواب دنوهر آسايا جرين قوية تيجيش بن باشا نوني ساكن أو نونيا كسكوني لسر كرابة يا هيسي بونا كرابة باشا نوني ساكن بتعبير شيء كذا كرابة برلين أو نونيا فتحة وكسرة وضمين به نوني كي سادة به هيسي بونا كرابة يان سكونة كي لسر كرابة بيدلين نوني ساكن يا نوني زندار طبعا لا اوي خوماندا ها لكردي دا بيدا قلتري زنه وسكون هر يكشتن باشا اي تنوين تيا بريتيا لدروس كردني نونيكي ساكن دروس كردني نونيكي ساكن لقوتن دا قلتري بلام نا نسري واضحة كواتا نوني ساكن وتنوين لقوتن دا هر دوكيان يكشتن بوي حكم كشيان وكو يكرك واضحة نوني ساكن أو نونية فتحة وكسرة وضمي نبي سكونكي لسر بياهيتي لسر نبي واضحة؟ أي تنوين تيا أجر بيناسيكين دلين نونيكي ساكينة بقوتن ودقوتري بلام نونك بنوسين نية ها استادقتي إيردن يقبع استا أوا كي أوا تيا نسرا بون وايا ها بو با ونون هردوشي نسرا وايا اگر یک با بتنه دو ضمه لسر بکەین دەبێتە چی؟ ها؟ هەر دەبێتە بوون ها؟ چاوتان لێکتی؟ بوون بوون نونەکە بنووسرێ و نەنووسرێ کەواتە نونی ساکین نونێکە بەنووسین و بەگوتن هەیە تەنوین نونێکە بەگوتن هەیە بەڵام بەنووسین نییە واضحە؟ چەند حاڵەتمان هەیە ئەو نونی ساکینە و ئەو تەنوینە لەگەڵ پیتەکانی زمانی عەرەبیدا دەبنە چەند پیتمان هەیە بۆ خۆی کەواتە نونی ساکین لەگەڵ 28 پیتەکەی زمانی عەرەبی ڕێک دابەشی چواری دەکرن چوار حاڵەتی هەیە بەڵام حاڵەتەکان مەرج نییە پیتەکان وەکو یەک وەرگرن نونی ساکین و تەنوین لەگەڵ 28 پیتەکەی زمانی عەرەبی چوار حاڵەتی هەیە حاڵەتی یەکەمیان پێی دەگوترێت چی؟ الإظهار باليرا شرح كين زاد سينا سر كتابك بويلا فكرك حالي ببن الإظهار أو حالتي كما إظهار يعني شيء يعني أشكرا كردن عليك السلام ورحمة الله إظهار واتا أشكرا كردن إما باس دكين باسي نون وباسي تنويني دكين كفيناسي إظهاري كين دلين هركاتك نوني ساكين أو تنوين بيك وباشا نوني ساكين يان تنوين طبعا بيك يا أو واضحة بدواي خواندا يكك لبيتكاني حلق يا لبيتكاني إظهار هاتن كشش بيتن نونك وتنوينك وك خوي دردخين آشكرا دكينو هيت جورا من جيكي زيادشي بوناكين واضحة نوني ساكين وتنوين هر كاتك بدواي خواندا بدواي نونك وبدواي تنوينك دا أو نون بنمونا دواي خوي همزة هات ها عين غين حاء خاء واضحة؟ هر كاتك دواي نونك دواي تنوينك نوني ساكن دواي خوي بيتكاني حلق بون بيتكاني إظهار بون همزة بو ها أبو عين بو غين بو حاء بو خاء بو ككتابك نموني بو همان تدا سادان خويني نوا نونك سلي دكين وك خوي لمخرجي خوي دردخين أن هزمانت لملاشوي سري ددي ببئوي راي قريو هيت جورا من جيشي بوبكي وك خوي دي خويني او ناشي بتريني واضحة؟ نوني ساكن وتنوين هر كاتك بدواي خوي دا
یەکێک لەو شەش پیتانە هاتن نونەکە و تەنوینەکە دەردەخەین و هیچ مینگەیەکی بۆ ناکەین با یەک نمونەی لەسەر ئێرە بنووسین بە نمونە وشەی عن هو عن ئەوە نونە وایە دوای خۆی چ پیتێکە ها کەواتە ها پێت دەڵێ چی ها لە پیتەکانی ئیڵهارە ها پێت دەڵێ نونەکەی وەک خۆی بخوێنەوە هیچی لێ مەکە عنه 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 وایە نەکڵێ عن وایە یا عن ڕابوەستی ئەوجا بڵێ هونا عنه نونەکەی جوان بخوێنەوە عن زمانت لە مەڵاشۆیدا ئەوجا بڕۆ سەر هائی ها لە قورگی دەردەچێ عنه عنه بۆ تەنوینی بە نمونە یان نمونەیەکی دیکە ها ئەو نمونەی عەذابون دوو ضەممەیە وایە عەذابون عەذابون ئەلیمون ها عەذابون تەنوینە دوای خۆی پیتی هەمزە هاتووە مادام پیتی هەمزە هاتووە ئەو نونەی وەک خۆ دەخوێنینەوە ستا لە شوێنی هەمزەی یا بە خوێندنەوەکەی نەوعی چکە بوو ڕاء با نەوعی چکە بوو لام با نەوعی چکە بوو بەڵام هەر کاتێک بە دوای نون و تەنویندا یەکێک لەو شەش پیتانە هاتن کە پێیان دەوترێت پیتەکانی ئیڵهار و پێشیان دەوترێت پیتەکانی حەلق یعنی ئەوانەی لە قورگی دروست دەبن نونەکە و تەنوینەکە وەک خۆی دەخوێنینەوە و هیچ مینگەیەکی زیادیش ناکەین لی حاڵی بوون لە فکرەکەی وانە لەسەر قورآنش دوایە تەطبیقی دەکەین ئەگەر سەیری کتێبەکەشکەن بۆی نمونەکان بخوێنینەوە و کتێبەکەی وەک خۆی شەرحەکەین ئەحکام لاپەڕە شەش ئەحکام نون ئەساکینە و تەنوین وایە حکمەکانی نونی ساکینە و تەنوین ما أحكام النون الساكنة والتنوين هل أوي شرح ممكن هل أوي أنا بقول لسه كده بكذب بروين حكم كان نوني ساكين نوني ساكن أوي كسكونة كي لسرياهي تي لسرنيا لقل تنويني أو دو فتحة ودو كسرة ودو ضميتين سن حكمي هي للنون الساكنة والتنوين عند التقائهما بحروف الهجاء 4 أحكام هركاتك أو نون ساكنة أو تنوينية جيشتن ببيتە هیجائیەکان یعنی بە 28 پیتەکەی زمانی عربی چوار حاڵە دروست دەبێت واضحە الئیظهار ئاشکراکردن لەگەڵ ئەو شەش پیتەی الئیدغام تێک هەڵکێش کە ئێستا دەیخوێنین ئیخفا و ئیقلاب شاردنەوە و گۆڕانکاریکردن لە نونەکەی و لە میمەکەیدا واضحە الئیظهار چییە حاڵەتی یەکەمیان ما تعريف الإظهار لغة واصطلاحا پێناسەی ئیظهار چییە لە زمانی عەرەبیدا لە زمانەوانیدا پاشان لە زانستی تەجویددا الئیظهار لغة البيان والوضوح لە زمانی عەرەبیدا کە دەڵێی الئیظهار واتە ڕوونکردنەوە و دەرخستنی شتێک بە جوانی واضحە بەڵام لێرە باسەکە باسی نونیە بۆیە دەڵێن دەرخستنی نون وایە یان دەرخستنی تەنوین دەنا لە هەر شوێنێکی بگوترێ فلان شتە ئیظهارکە ئیظهارێکی یعنی بە جوانی دەریخە بە جوانی ڕوونیکەوە واضحە بەس ئێمە لێرە باسەکە باسی نونیە وایە بۆیە دەڵێن کە دەڵێن ئیظهار لە تەجویدیدا عادەتەن یعنی دەرخستنی نون و تەنوین دەنا ئیظهار لە میمیشدا هەیە لە لامیشدا هەیە دوایە دەیخوێنین بەڵام ئێستا باسەکە باسی نونیە کە دەڵێن ئیظهار واتە دەرخستنی نون و تەنوین ئەدی وە ئیصطلاحاً لە زاراوەی زانستی تەجویددا ئیظهار چییە إخراج كل حرف من مخرجه من غير غنة واتە دەرخستنی هەر پیتێک لە شوێنی هاتنە دەرەوەی خۆی بەبێ مێوەی مینگەی بۆ بکەیت هاتنە دەری هەر پیتێک لە شوێنی خۆی بەبێ ئەوەی مینگەی بۆ بکەین مەخرەجی نونی کوێیە ئەن زمان بەکوێ دەکەوێت سەری زمانت بە مەڵاشووی دەکەوێت کە دەڵێن ئیظهار واتە دەرخستنی نون بە لێکدانی زمان لەگەڵ مەڵاشووی بەبێ ئەوەی زمانت ڕاگری و دەنگت بخێلوتت گنیەکی هەر تێدایە ئەوەی عەتیادی ها عن ئەو تۆزە گنیە هیچ نییە بەس لەوە زیاتر نابڵێ عنه واضحە دەنا عنه نون بەبێ مینگە ناگوترێ کە دەڵێن دەرخستنی نونە لە مەخرەجی خۆی لە شوێنی خۆی بەبێ ئەوەی هیچ مینگەیەکی زیادی بۆ دروست بکەین ئەجا کەی ئەو ئیظهارە دروست دەبێ فإذا وقعت النون أو الساكنة أو التنوين قبل حروف الحلق 6 وجب إظهارهما وبيانهما من غير غنة هر كاتك أو نونة ساكنة أو تنوينة كوتنا بيش بيتكاني حلق واضحة؟ نوني ساكن وتنوين كوتنا بيش بيتكاني حلق كوتنا بيش بيتكاني إظهار نونكو
تەنوینەکە وەک خۆی دەردەخەین و هیچ مینگەیەکی زیادیشی بۆ ناکەین. وازحە؟ بە نەوعی دیکەش بڵێن هەر تەبیعیە بڵێن هەر کاتێک نونی ساکینە و تەنوین دوای خۆی پیتەکانی حەلق بوون هەر یەک شتە وایە یان ئەگەر پێش پیتەکانی حەلق نونی ساکین و تەنوین بوو نونەکە و تەنوینەکەی وەک خۆی دەردەخەین و مینگەی بۆ ناکەین. گرنگەوەیە ها لەمە دووە بۆتان نییە تەمان لە قورئاندا بەسەر هیچ نونێکی ساکیندا باز دەی بپەڕێنی بیخوێنیەوە هەتا پیتەکەی دوای خۆی دیاری دەکەی. پێش ئەوەی نونەکەی بڵێ دەبێت بزانی دوای خۆی کام پیتەیە. وازحە؟ ئەگەر ئەو شەش پیتانە بوون پیتەکانی حەلق بوون پیتەکانی ئیڵهار بوون ئەو پیتانە پێت دەڵێن نونەکەی چ لێ بکە؟ نونەکەی دەرخە وەک خۆی هیچ مینگەیەکی زیادیشی بۆ مەکە. وازحە؟ ئەگەر سەیری وەما حروف الحەلقی ئەدی پیتەکانی حەلق چین شەرحمان کردووە حروف الحەلقی هیە پیتەکانی حەلق یا پیتەکانی ئیڵهار هەر یەکشتن. وازحە؟ ئەوانن الهەمزە معلومە هەمزە طبعا لەگەڵ ئەلیفی جیایە لە قورئانەدا ئەلیف ئەوەیە کە بە درێژی دەنووسرێ هیچ حرەکەیەکی لەسەر نییە. هەمزە ئەوەیە سەر و ژێر و شتی هەیە ها لە قورئانەدا عادەتەن ئەوەی لەسەرەیە ئەوەی لە ژێر دەکرێت یا بەتەنی ئاوا دەنووسرێ. وازحە؟ کەواتە پیتەکانی حەلق یەکەمیان هەمزەیە والهاء هاء والعين والغين والعين والحاء والغين والخاء. واضحة؟ جمعهما بعضهم في أواله هذه الكلمات. ها شاعر يكش بو أو آسان لبر بكرين ها شعر شدانا يكم بيتي همو كلمة أو أوانه. ها أخي طبعا همو بيت بس همزة كلر ها همزة كا ها علما حاز غير خاسر. ها سن كلمة شش كلمة بيتي يكم لهر كلمة شدا يك لحرفكاني حلقه بس بۆ لەبەرکردنێ. واضح دنا ئەوە لەبەرکردنیان زۆر زەحمەت نییە بۆیە پێویست ناکا سەری خۆی بە شعرەکەی بۆیە شێنن. باشە هەمزەها عین غین حەقا ئەوانە پیتەکانی ئیڵهارن لە هەر شوێنێک لە هەر جێگایەکی قورئان نون ماندی تەنوین ماندی. واضحە فکرەکەوەی هێندێک خوێندوتانە بۆوان بزانم زۆر دووبارەیە بەزەوەی یەکەم جاری بێبیستێ نونی ساکین و تەنوین هەر کاتێک دوای خۆیان پیتەکانی حەلق پیتەکانی ئیڵهار بوون نونەکەی چ لێ دەکەین دەردەخەین و هیچ مینگەیەکی زیادیشی بۆ ناکەین. وازحە؟ یەک ئاسانکاریش بۆ ئەوانەی کە تازە هیچیان نەخوێندووە عادەتەن یعنی ئەگەر پیتەکەشت لەبەر نەبوون بۆ خەڵکێک کە خوێندەواری بە زەحمەتە سەیری قورئانێکە ئەگەر نونەکە سکوونەکەی بۆ کرابوو بزانە ئیڵهارە بەبێ ماندوو بوون. حاڵین؟ ئەگەر تەنوینی فەتحەکەی ئاوە بە تۆخی فەتحەکان ئاوە بە تۆخی لە تەنیژ یەک بوون کەسرەکان بە تۆخی لە تەنیژ یەک بوون و ضەممەکان ئاوا ئەوەی دووهەم بەعەکسەوە نووسرا بوو بزانە ئەوانە ئیڵهارن. ئەو قورئانانە ئێستا هەمویان بە تەجوید نووسراون. هەر سەیری نونەکەی کە ئەگەر سکوونەکەی لەسەر بوو بزانە ئیڵهارە یعنی هیچی لێ ناکەی. ئەگەر تەنوینەکە فەتحە و کەسرە و ضەممەکان فەتحەکان لە تەنیژ یەک بوون بە تۆخی کەسرەکان لە تەنیژ یەک بوون بە تۆقی ضەممەکە ئەوەی دووهەمیان بەسەروەبنی کرابوو بزانە ئیڵهارە. فەرزەن ئەگەر پیتەکەشت لەبەر نەبن خۆتی پێوە ماندوو مەکە یعنی ئەو نونەی و ئەو تەنوینەی وەک خۆی بخوێنەوە هیچ دەستکاریەکی مەکە و مینگەی بۆ دروست مەکە. وازح ئێستا؟ ئەگەر سەیری نمونونەکان کەین و بەسەرە بۆم بخوێنەوە لەگەڵ مندا باشە پیتی یەکەم نمونە بۆ هەمزەی تەماشای کە سێ نمونەی هێناونەوە یەن ئەونا نونی ساکین و هەمزە لێک وشەدا من ئیلاهین نونی ساکین لەگەڵ هەمزەی بە دوای یەکتردا هاتوون لە دوو وشەدا وایە عەذاب ئەلیم تەنوین بە دوای خۆیدا لە وشەیەکی دیکەدا هەمزە هاتووە طبعاً تەنوین لە ناوقەدی کەلیمەی لە ناوەڕاستی کەلیمەی قەد نایە. وازحە؟ چۆن تەطبیقی کەین؟ نابڵێ یەن ئەونا یەن نا بۆ چونکە لە قورئانشدا نونەکە سکوونی لەسرە دوای خۆی پیتی هەمزەیە دەی بڵێ یەن ڕێک دەوێ بچێ قورگت یەن ئەونا چێ بۆم دەڵێ ئافەرین یەن ئەونا من ئیلاه چێ بۆم دەڵێ بەسەرات دەی ئافەرین من ئیلاه عذاب ئەلیم چێ دەیڵێ هەموو هەر دەوێ بڵێن جاس دەی دەنگی بەرزکە عذاب ئەلیم دوای وی نون گەیشتووە بە ها وایە یەنهەونە زۆر باشە دوای وی نون هەر ها بەڵام لە دوو شاندا سیمە من هاد
بێڵێ ئەتۆ تاوارخان زۆر جوانە من هاد لكل قوم هاد قوم تەنوین دوای خۆی چییە ها میخوێنەوە زۆر جوانە ئەتۆ ناوەکەم جارە لەبەرنینە نون ئەو جارە عینی بەدووادا هاتووە وایە ئەنعەمتە دوایوی زۆر جوانە حەکیمون عەلیم ئەوە هەر ڕێک لە تەنش خۆتان بێ لە ناوەکەم نایەنە بەر ئێستا ئەو باسانی وەتەنحیتونە کاکەجان زۆر جوان نون چی لە دوایە حا من حەکیمین حەمید دوو نمونەی تێدانە نون گەیشتووە بە حا و سا قورآنیش دەخوێنینەوە ها دەبێت لەسەر قورآنیش بیان ناسین تەطبیقیان کەین من بۆم بڵێ هەم نونی تێدا گەیشتووە بە حائی هەم تەنوینی تێدا گەیشتووە بە حائی وایە من حەکیمین حەمید من ئەو فەتحەیە بە غەڵەت کراوە لە کتێبەکەیدا مینە نیە فەتحە نیە سکوونە لە قورآنەکاندا سکوونی لەسەرە نمونەکە غەڵەتە من یعنی فەتحەکە زیادە من حەکیمین حەمید کاک سەدیق دوایوی غەینمان هەیە فەسەیونغیضونە نون غەینی لە دوایە ئەوەکەی کە من غیلین زۆر جوان لە عەفوون غەفوور ئەتۆ زۆر جوان ئەوجا خەئمان هەیە وەلمونخەنیقە من مەخرەجش خوێندون ئەی سیفات سیاتەکە جێبەجێ نەکرد باش ئەوە حاڵەتی یەکەم واضحە نونی ساکین و تەنوین هەر کاتێک پیتەکانی حەلقی ئەو شەش پیتانەی بەدوادا هاتن نونەکە و تەنوینەکە وەک خۆی دەخوێنینەوە هیچ مینگەیەکی زیاد دروست ناکەین واضحە حاڵەتی دووهەم پێی دەگوترێت چی الئیدغام واتە تێک هەڵکێش کردن الئیدغام واتە تێک هەڵکێشکردن بۆ خۆی لە کتێبەکەیدا بە شێوەی گشتی پێناسەی ئیدغامی دەکات دەڵێ ئیدغام واتە تێک هەڵکێشکردنی پیتێک کە سکوونی هەبێ لەگەڵ پیتێک کە حرەکەی هەیە واضحە بەو مەرجەی بە پیتە ساکینەکە ئەوەی کە هیچی لەسەر نەکراوە لەگەڵ پیتە حرەکەدارەکە پیتێکی مشەدەد دروستکەن بەس جارێ لەو پێناسەیە گەڕن باشە جارێ ئێمە ئیشمان بە نونیە و بە تەنوینیە باشە هەر کاتێک نونی ساکین و تەنوین ئەوەی سەرێ باشە نونی ساکین لەگەڵ تەنوینی دوای خۆیان پیتەکانی یەڕمەلوونە بوون یەڕمە لە کتێبەکەی تۆزە جیاواز نووسرا ئەو شەش پیتە بۆی لەبەرکردنی ئاسان بن یا ڕا میم لام واو نون بوون چ دەکەین نونەکە و تەنوینەکە چ لێ دەکەین دەیخەینە ناو ئەو پیتەی کە بە دوای خۆی داهاتووە واتە نونەکە لە گوتندا نامێنێ واضحە بەڵام شوێنەواری نونەکەی لەگەڵ هێندێک لە پیتەکاندا لە لوتماندا دەمێنێتەوە و تۆزێک مینگەی لەگەڵ دەکەین واضحە نونی ساکین و تەنوین هەر کاتێک دوای خۆیان یەکێک لەو شەش پیتانەی یەڕمەلوونە هاتن یا ڕا میم لام واو نون هاتن نونەکە لەگەڵ پیتەکەی دوای خۆی بەیەکەوە دەمز دەکەین ڕێک تەشبیهات نەبێت ستا دووشتی جیاوازن ئەو سەرکە لەگەڵ قەڵەمەکەی وایە بەس کە دەیانگەی بەیەک دەیان خێ ناویەک ڕێک دەبنە یەک شت نونی ساکین و تەنوین ئەگەر بە دوای خۆیاندا ئەو پیتە یەڕمەلوونانە هاتن کە هەمیشەش لە دوو وشەی دادێن قەت لە یەک وشەیدا نایەن ئەوانە ڕێک دوو کەلیمان دەکەن بە یەک کەلیمە دوو وشە لە گوتندا دەبن بە یەک وشە بە نووسین دوو وشەن بەڵام لە گوتندا دەبنە یەک وشە بۆ نمونە تەماشاکەن ئێستا مین وشەیەکی سەر بەخۆی وایە مین حرف جەڕە و معنایەکی سەر بەخۆی هەیە وایە ڕەبیکە ئێستا ئەگە بەبێ تەجویدی بخوێنینەوە دوو کەلیمەنە من ڕەبیکە بەس ئەگەر بە تەجوید بخوێنینەوە لەمە دوا وازبە بخوێنینەوە دەبێت چی بکەین دەبێت ئەو نونەی واضحە لەگەڵ ئەو ڕای بەیەکەوە دەمجکەین ڕێک لە گوتندا دەبێتە میڕە وەک ئەوەی نونەکە هەر نەبێ میڕە میڕەبیک
یاسا طبعا نون ئەگەر دوای خۆی ئەو پیتانەی یەڕمەلوونە هاتن نونەکە ناکرێ بڵێن نامێنێ دەمێنێ بەڵام دەخرێتە ناو پیتەکەی دوای خۆی چونکە ئەگەر نەی هێڵین دەڵێن میڕەبیکە وایە بەزنا لە زیاتی نونەکەی شەدەیەکمان لەسەر ڕائەکەی دروست کردووە یان نمونەیەکی دیکە ها من يعمل بۆی من يعمل من دوای خۆی یاء وایە من دوو کەلیمە وایە من اسم يعمل فعلە دوو کەلیمەی جیاوازن دوو معنای جیاوازن وایە بەس کە لە قورئانێدا دەیان خوێنیەوە واجبە لەسەرت هەردوو کەلیمەکان بکەی بە یەک کەلیمە بۆچی واجبە چونکە قاعیدەیە یاسایە دوای نونی ساکین دوای تەنوین ئەگەر پیتە یەڕمەلوونەکان هاتن دەبێت هەردوو کەلیمەکان بەهۆی نونەکە و پیتەکانی یەڕمەلوونەوە بکەین بە یەک کەلیمە دەڵێن چی من يعمل من لێرەش نونەکە نامێنێ بەس شوێنەواری نونەکەی لەکوێدا دەبێنێ تۆزێک لە لوتماندا دەمێنێتەوە فکرەکە وازحە هەر کاتێک نونی ساکین و تەنوین نونی ساکین کە لە حاڵەتی ئیدغامدا سکوونەکەی لەسەر نییە وازحە لەگەڵ تەنوین دوای خۆیان یەکێک لەو شەش پیتانە بوو یەڕمەلوونە نونەکە و تەنوینەکە لەگەڵ پیتەکەی دوای خۆی بەیەکەوە دەمز دەکەین تێک هەڵ دەکەین هەردوو کەلیمەکە لە گوتندا دەبن بە یەک کەلیمە بەرامبەرەکەت هەز ناکە دوو کەلیمەت گوتون وازها من ربک ئەوەی پێشتر نەزانێت کەلیمەکە دوو کەلیمەیە ئەوەی نەزانێت کەلیمەکە کەلیمەیەکی قورئانیە و دەزانێت تۆ یەک کەلیمەت گوتووە وایە بەس تۆ وە کەسێک قورئانی خوێن بێ دەزانێت تۆ مینت لەگەڵ ڕەبیکەی لێکداوە بەڵام بە قاعیدەیەک لێکرداوە کە نونی ساکین گەیشتووە بە پیتەکانی یەڕمەلوونە بەیەکەوە دەمز بوون کەلیمەیەکیان دروست کردو بە هەردووچیان ئەگەر سەیری کتێبەکەی کەین بۆی نمونەکانی لەگەڵ بخوێنینەوە لا پەڕەهەشت الئیدغام ما تعرف الئیدغامی پێناسەی ئیدغام چی الئیدغام لغة الئدخال لە زماندا یعنی خستنە ناویەک تێک هەڵکردن واضحە ئیشمان بەوەی نییە وإصطلاحا هذه لزانستي تجويد دا كوتد ادغام اجتماع حرفين واتا كوبونوي دوبيت أولهما ساكن يكم ينسكن به من يكم ينسكن به واضحة والثاني متحرك دوهم حركيه به من دوهم فتحه ومن نون ساكنة يكم ساكنة ودواي خوي بيتك حركيه كوبونوي دوبيتا يكم يان ساكن بيت دوهم يان متحرك به بحيث يسيران حرفا واحدا مشددا من جث ثاني بو مرجي بيتي يكم لكاتي ليقدان دا لقل بيتي دوهم بيك وببن ببيتيكي مشدد واضحة استان من اقبزيا بخوانين نونك سكوني هي رايك فتحيها من ربك وايا بس كليك ما عندها سدبه تدرس دبه الله يسي ومر أوي عند الله من يعمل واضحة هانونا كمان كسكوني هي لقل ياك كحركي هي بيك ودمس كردون ياك شديكي بو دروز بو لكاتي قوتنده واضحة ما أقسام بلام ليرة قوتمان إما زورتر باسي نوني ساكين وتنوين دكين زوري ديكي ادغام مان هنا دوايا ديان خوينين استا تنها باسي يك زوري ادغام دكين اويش اويا اگر نوني ساكين تنوين جيشتن ببيتكاني يرملون واضحة نونك وتنوينك لقل دواي خوي تيكال كيش كين بلام دو زور ادغام مان هي ما أقسام الادغام تنزور ادغام مان هي ينقسم الادغام إلى القسمين ادغام دبيت دوبش ادغام بغنة ادغام بمنجا وحروفه 4 مجموعة في لفظ يؤمن هر كاتك نوني ساكن وتنوين جيشتن بو چوار بيتا يا واو ميم نون تدكين نونكا لقل أو بيتانا تيكال دكين بلا منجشي بو دكين جا لكتابكاني دي كدا أوش كراونة دوبش لقل واو يا منجيكي نرمى ها لقرآن كانش دا اگر ورد بن دقتان دابته لقل واو يا شد نكراوه بو چونك شديكي تواو درست نابه سيري دكين لقل خوينوي لقرآن دا بلام اگر نون ميمي بدوادا هات به يان نونيكي ديكي بدوادا هات به رق ميمونونك شديان لسر كراوه يعني منجيكي طن دي بوبك نمونا كان وكوتي من يعمل
دەبێ بڵێن چی من يعمل دوو حرەکە مینگەها تێک هەڵکێشی دەکەین دوو حرەکەش بەقەد چەندی پێدەچێ یان بە پەنجەی تا 2050 دەدوڵێنی دەبێت لەسەر یاەکەی بمێنیەوە ها من يعمل کارێخان فەرین دوایوی فئەتون ها لێرە دوو نمونەنە چونکە نونی ساکین و تەنوین ئیلا دەبێت لە دوو کەلیمەی دابن لەگەڵ پێتەکانی یەرمەلوونە فئەتون ينصرون چێ بۆم دەڵێ فئەتون ينصرون ئەس دەنگی بەرزکە بوو گوێم لێ دەبێ بزانم چاک تەڵفێ یەکەم جار چاکتر بوو بۆ خۆم گوێم لێ بوو ویستمەوەکانەکە گوێیان لێبێ فئەتون ينصرون فئەتویە زۆر شێکە بۆم دەڵێ ئەو نمونەیە تۆزێک زەحمەتە شێکە بۆم دەڵێ هافەرین بۆ نمونەی دووەم نون گەیشتۆ بە واو تەمان لە قورئانەکاندا واوەکە شەدەی لەسەر نییە نابێ بڵێن میوال تونتوند نا میوال میو ڕێک دەچینە سەر مەخرەجی واوی کە بەلێویە بەس بمێنەوە لەسەری تا دوو حرەکەی میوال کاک سەدیق بۆم دەڵێ زۆر جوانە نمونەی دوای سیراجن وەهاجە کاک یەک تۆ زۆرتر بمێنەوە جوانترە سیراجە و زۆر باشە نمونەی دوای مین ما ئەگە ببێت تەجوید بخوێنینەوە بەس لەمە دواوا بخوێنەوە غەڵەیە تەمان دەبێتە ئێڵهار وایە ئێڵهاریش نییە دەی بڵێن میمما بەلێوت تند داخە دەنگت خەلوتت میمما چێ بۆم دەڵێ ئەوانەی نەیان گوتووە نونەکە نابێ بمێنێ میم نا وابزانە نونی هەر لێ نیە دەی بڵێ میمما ها لە گوتندا ڕێک دەبێتە ئاوە ڕێک وەک ئەوەی ئاوە وەک میمما هافەرین یەک تۆ زیاتر زۆر تۆزێک زیاتر ڕاوەستە میم هافەرین تۆش بۆم بڵێ زۆر جوانە نمونەیەکی دیکە سیراطی مستەقیم یەک تۆ زیاتر یەکەم جار باشتر بوو سیراطی بۆ فێربوونێ غەڵەتکەن گوێ مەدێ زۆر باشە ئەوانە هیچیان بۆ نەگوتومە نمونونەکەی دوایە نون گەیشتووە بە نون تون تێک هەڵکێشی دەکەین و مینگەی دەکەین ئین نەقول هافەرین ئەوەکەی کەم بۆ بڵێ نمونونەکەی کە هافەرین مەلیکەن نقاتل ئەتۆ یەک تۆستونتر مەلیکەن نقاتل ئەو پیتانن کە چ دەکەین لەگەڵ یاندا مینگەی دەکەین واضحە دیوەکەیکە الادغام بلا غنة وحروفه اثنان هما اللام والراء جۆرێکی دیکەی ئیدغامە بریتێ لە ئیدغامێکی بێمینگا یعنی شوێنەواری نونەکەی نە لە دەمت نە لە لوتت نامێنێ بەرامبەرەکەت هەر نازانێ نونی لێ بووە بۆ لامی ئەن لەو دەی بڵێن چی لای بەنونی ئەللەو هەر هیچ نونەکە ناخوێنرێتەوە هیچ ئەللەو حافیە باشە نمونونەکەی دیکە ئەندا لیضل بۆم بڵێ حافەرین ئەتۆ بۆم بڵێ ناوەکانتان چی بەس ڕامۆستە ئەندادا لیضل کارەخان حافەرین من ربك دەڵێ چی تۆن من ربك ڕێک زۆر باشە بەشەڕ الرەسوولە تۆنتر بەشەڕە زۆر واضح ئێستا لە فکرەکەی حاڵین
استا قرآن بوب كنوا بل فرمو ايه بل ايه يك حركة لتنوين كان ملاحظة زور جوانا حام فرين لتنوين كان أجر دو ضم بن يك دانيان وك خوي دميني بزي كان لارسه واضحة ها استا أندادا دو فتحنين يك فتحة دمينة وملاحظة زو أندادا أوي دوهم دبيت الشدة أندادا لزيات بلي أندادا نونكي دروس كين شدة كي دروس دكين أندادا ليضلوا حافية زور جوانا واضحة إيه أجر قرآن بوب كنوا صورتي دوايبي أوكي خوتم ددي كارخان أقول لك الله اجتماع ساكي ولا يخم لي بقى إيه صورتي بزانت سنت حالة مان هي صورتي كوثر بس محاولة كان أول حفظ لبركرني ده بوي رابع لقل أو كده بس إن شاء الله أعوذ بالله من الشيطان الرجيم بس بوتان دخفين مو إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر وانحا نون جيشو بسي بحاء حالة بتكاني إثارها سكون كشي بوكرا إن شانئك هو الأبتر واضحة أو كادنا مادنا زر سكيبشتان دخوين ما بسم الله الرحمن الرحيم أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل لل جرين قليل بيان ناسين وتنوين سي بدو هذا هاتوا لام يرملونيا من قشي لقل نية فويل نابي بلي فويل للمصلين أو بو بتجويدي بو رشوكي اعتيادية بس بوت بتجويد خوين نوي نابي بلي فويل للمصلين الذين هم عن أو ما نخوين بس هربوي بزانين هانونا كسيبو كراوا هيج كاتانوني ساكنة بس حكم كيمان نخوين دو چونك نلا إظهاري دابو نلا يرملونش دابو زهره درسي چكدا قينوي الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون سينا سر وكيكا بسم الله الرحمن الرحيم لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من أو النوني ساكنة وبزارع حكم كيما نخوين دوا الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف حالتك إظهار بو چونك النون دواي خوي بيتيسيا حافرين خاطوا سورة كيف فيل أو شوارانا بولا بركنا وجاري أرأيت ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل حالتك أو أنا هي سيانا خندوا طيرا تنوين بيتي همزي بدوادات ووايا ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة ليرس حالة رويداوة ادغام رويداوة وبحجارة تأكد فتحي دو كسره هوايا جيشت وببيتي ميم بحجارة بوينو نكنما بحجارة من سجيل نونا كما زارنا خويندوا فجعلهم كعصف مأكول ادغام بو چونك تنوين بدواي خويدا ميم هاتوا بمن جيا وصلى الله على سيدنا محمد أبشوا سورة أنا بولا بردكن بس آوا بدنقو بترتيل إن شاء الله